کێشەکە کێشەیەکی یاسایی سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی فیدرالی هەیە و ئەو کێشێش تەنیا بە دیالۆگ تەنیا بە گفتوگۆی بەردەوام چارەسەر دەبێت. بەڵام من ئەمەوێت لێرە شتێک ڕابگەنم ئەڵێم زۆر بەداخەوە ئەو دەرگای دیالۆگ یعنی هەرچەندە کراوێ هەرچەندە جارجار قسەی لێ دەکرێت بەڵام نە حکوومەتی فیدرالی نە حکوومەتی هەرێم جددینین لەوەی کە ئەو کێشەیە بە دیالۆگ چارەسەر بکەن و کێشەکەش بە هەڵواسرایی ماوەتەوە. جگە لەوەی کە یاسای نەوت و گاز یاسایەکی سەرەکی لە دەستور ناوی هاتووە ئەبێ دەربکرێ دوو یاسای تری زۆر پێویست هەن یاخود زۆر لە بەردەستدانا هەردوو یاساکە فشاری زۆر دەخرێتە سەرما بۆی لەم چەند مانگەی داهاتووی پەرلەمانی عێراقا دەریان بکەین. بۆیە من لێرەوە ئەڵێم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە وردی زۆر بە خەستی لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق لەگەڵ حکوومەتی عێراق بکەوێتە گفتوگۆ بۆی بە شێوەیەک دەرچی کە تەواوی بەرژەوەندیە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا پارێزراوێ.